بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. هەر زانکۆیە و بە ئومێدێکەوە خەریکە لە ئامانجەکەی نزیک دەبێتەوە، بۆیە لەمە دووە ململانەکان سەختتر دەبن. لە بەرنامەی ڕابردوو لە قۆناغی دووەم هەردوو زانکۆی کوردستان و زانکۆی نۆڵج بەریەک کەوتن. هەمیشە ململانەیە لە نێوان باشترینەکان زۆر گەرم و گۆرتر دەبێت، چونکە هەردوو زانکۆ قۆناغێکیان تێپەڕاندووە و لە دوای سەرکەوتنی یەکەمیان بڕوا بەخۆبوونیان زیاترە. بەڵام لەگەڵ هەڵبژاردننی کەتەگۆریەکان هەردوو زانکۆ بۆیان ڕووبەوە کە بڕینی ئەم قۆناغا کارێکی ئاسانیە و ڕەنگە بێئومێد بن با گەیشتنیان بە قۆناغەکانی داهاتوو. هەردوو زانکۆ با بێ پلان دەیانویست لە هەر کەتەگۆریەک بەختی خۆیان تاقی بکەنەوە. تا ڕادەیەک ئەم هەڵبژاردنانە بۆ زانکۆی نۆڵج باش بوو، بۆ زانکۆی کوردستان ڕاکردن بوو لە داوێکەوە بۆ داوێکی تر. تاکو و نیوەی بەرنامە بەم شێوەیە بوو. لە کۆتاییەکان زانکۆی نۆڵج ئاستی دابەزی وای کرد کە زانکۆی کوردستان خۆی لە خاڵەکانی نزیک بکاتەوە و ترسی بۆ دروست بکات. بەم شێوەیە قۆناغی یەکەم با 50 خاڵ بۆ زانکۆی کوردستان و 60 خاڵ بۆ زانکۆی نۆڵج با کۆتا هات. قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی هەمیشە قۆناغێکی یەکلاکەرەوەیە، چونکە زانکۆکان دەتوانن لێرەدا گۆڕانکاری بە سەرخاڵەکانیاندا بهێنن. زانکۆی نۆڵج زۆر هەوڵیدا کە پارێزگاری لە پێشکەوتنەکەی بکات، بەڵام زانکۆی کوردستان لەسەر ئاستی تاکە کەسی بەهێز بوون تا کۆتا پرسیاری ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی توانیان خاڵەکانیان لەگەڵ زانکۆی نۆڵج یەکسان بکەنەوە. وەک یاسای بەرنامە لە کاتی یەکسانبوونی هەردوو زانکۆ تاکە پرسیارێک کە بە پرسیاری یەکلاکەرەوە ناسراوە دەتوانێت زانکۆیەک بگەێنێتە قۆناغی داهاتوو. خێرایی زانکۆی کوردستان و زیرەکیان وای کرد بۆ تۆنی پرسیاری یەکلاکەرەوە بۆ خۆیان ببەن و 5 خاڵی تر بخەنە سەر خاڵەکانیان و ماڵ ئاوایی بە زانکۆی نۆڵج بکەن و خۆیان بگەێنە قۆناغی داهاتوو. ئێستاش ڕووبەڕووبوونەوەی دووەم لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، سڵاوتان لەبێ. زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم لە قۆناغی دوین گروپی بی دوو زانکۆ بەریەک دەکەون، ململانێ دەکەن. زانکۆکان بریتین لە زانکۆی نێودەوڵەتی تیشک، من ناو محەممەد سوڵتانە، تەمەنم 21 ساڵە، قوتابیم لە بەشی دەرمانسازی قۆناغی سێم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. ئارەزوم وایە ببم بە توێژەرێکی سەرکەوت لە بوارەکەی خۆم دەکەم. من ڕاوێژ ڕزگار، تەمەنم 23 ساڵە، فێرخوازم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک لە بەشی ئەندازیاری کۆمپیوتەر. هیوادارم لە داهاتوە بمە کەسێکی سەرکەوت. سامە سامی، تەمەنم 21 ساڵە، قوتابیم لە کۆلێژی یاسا قۆناغی دوو لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. ئارەزوو دەکەم لە داهاتوو ببم بە لێکۆڵ. ناوم بەیاد سەرۆرە، تەمەنم 23 ساڵە، قوتابیم لە قۆناغی چوارەمی بەشە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی نێودەوڵەتی تیشک. بە هیوام لە داهاتوودا بتوانم ببمە دیبلۆمەتکارێکی سەرکەوتوو. وا لەو قۆناغش خۆمان باش ئامادەکردو بە هاوکاری تیمەکەمان لە ڕێگەی خوێندنەوەی کتێب و زانیاری لە ئینتەرنێت و سەرچاوی جیاجیا و ئینشاءالله و سارەش سەردەکەوین. لەبەرەوەی یەکەم جار ئێمە هاتوین شێواز و چۆنێتی بەرنمەکەمان بینیوە و خیبرەیەک و تەجروبەیەکمان هەیە لە بەرنمەکەیە، بۆیە پێشبینی یەکەم بە هەمان شێوازی قۆناغی یەکەم دووبارە سەرکەوتنمە دەست بێنین. لە بۆ قۆناغی دووەم خۆمان باشتر ئامادەکردووە و سەرچاوی زیاترمان هێنا لە وەرگرتنی زانیاری. ئینشاءالله هاوشێوەی قۆناغی یەکەم سەردەکەوین. دوای قۆناغیەکەمان تێپەڕاند، پێمان وابوو کە لە قۆناغی دووەم بەرەمبەرەکەمان بەهێزترە و پرسیارەکانیش گرانترن. لەبەرەوەی زۆر بە باشتر لە قۆناغی یەکەم خۆمان ئامادە کرد و هەمان ئەوتمێ لە قۆناغی یەکەم سەرکەوتین، بە باشتر بە تۆکمەتر ئامادەکراین بۆ قۆناغی دووەم و ئێستاش بە تاوی ئامادەین بۆ جارش کە سەرکەین. بە دوای بەرنامەی یەکەم زانیاریمان زیاتر بوو، لەبەرەوە چەند کتابێکی جیاوازمان بەسەر قوتابیەکان دابەش کردو بۆ ئەوەی زانیاری زیاتر کۆکەنەوە و سەرکەوتن لەو بەرنامەیەش بەدەست بێنین. هەروەها زانکۆی سۆران. من ڕێناز محەممەد حوسێن، تەمەن 19 ساڵ، قوتابی لە قۆناغی دوو بەشی یاسا زانکۆی سۆران. ئاواتم ئەوێ لە داهاتوو ببم بە دادواری مەدەنی.
محەممەد ساڵە ئەحمد تەمەنم 32 ساڵە قوتابی قۆناغی پێنجی بەشی یاسام لە فاکەڵتی یاسا و پەیوەندی نێودەوڵەتەکانی زانکۆی سۆران تەمەنا دەکەم لە داهاتوودا وەک دیبلۆماتکارێکی سەرکەوتوو کار بکەم. یوسف مەلازادەم تەمەنم 22 ساڵە قوتابی قۆناغی پێنجەمی بەشی یاسام لە زانکۆی سۆران هیوادارم لە داهاتوودا بم بە پرۆفیسۆر لە بارەکەی خۆمدا. چاودێر محەممەدم تەمەنم 21 ساڵە قوتابی زانکۆی سۆرانم بەشی یاسا قۆناغی پێنج هیوادارم لە داهاتوودا ببم بە پارێزەرێکی سەرکەوتوو. بۆ قۆناغی دووەم زیاتر خۆمان ئامادە کردووە و زیاتر هیلاک بووین و معلوماتی زیاترمان کۆ کردێتەوە هیواداریشم سەرکەوتوو بین. بێگومان باشتر خۆمان ئامادە کردو بۆ قۆناغی دووەم و پلانی نوێشمان هەیە و هیوادارین سەرکەوتوو بین ئینشاڵڵا. بۆ قۆناغی دووەم زۆر باشی خۆمان ئامادە کردووە و ئەکید لە قۆناغی یەکەم زۆر باشترین بەوەی کە کۆمەڵێک معلوماتی نوێمان کۆ کردوتەوە و ئەکید ئەمڕۆ سەر دەکەوین ئینشاڵڵا. بۆ قۆناغی دومیش لەگە هاوڕەکانم بە خۆشەویستێکی زیاتر پلانێکی باشتر خۆمان ئامادە کردووە بەڵام ئەمە بەرنمەیە من وەک خۆمیز پێشبینیەکەم نییە تا دەچینە ناو بەرنمەکە پێش بڕچێ بزانین چی لێدێتەوە. بەخۆشیەوە لە قۆناغی دووەمدا بە حکمەوەی کە قوتابیەکان ئەزممویان وەرگرت بوو و حەزیان بۆ بابەتەکە و بۆ پێشبڕکێکە لەلا دروست بوو ئەو ماوەی کەم بەردەوام پەیوەندیم لەگەڵیان هەبووەوە ڕێنوێنیم کردوون هەستم دەکرد زۆر بەگەرم و بڕیەوە بە دوای کتێبەکانداوە بە دوای زانیاریە پێویست و تایبەتەکاندا دەگەڕێن و هەوڵ دەدەن زانیاری خۆیان ببەنەسەرەوە بۆیە بەش بە حاڵی خۆم ئومێدم پێیان هەیە کە بتوانن لەم قۆناغەدا قۆناغی دووەمیش سەرکەوتن بەدەست بێن. هەردوو زانکۆ بەخێر بێن خۆتان ئامادە کردووە ئێوە دەزانن و بینەرانی خۆشەویستیش دەزانن کە بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات کێ زوو دەسینا بۆ تۆنا وەڵامەکەی ڕاست بوو مافیەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ ئەگەر وەڵامەکەی هەڵە بوو ئەوە زانکۆی بەرامبەر مافیەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت زیبکۆدی شاری هەولێر چەندە؟ زانکۆی تیشک 44 44 زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە هیچ خاڵێکی لەسەر نییە تەنها ئەوەیە کە مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن ئێستا کاتەگۆریەکان دێتە سەر شاشە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا ئەی یاخود بی؟ ئەی کام لەم کانزایانە کام لەم زانایانە ئامێری ئێنیگمای داهێنا کە بۆ شکاندنی کۆدەکان لە شەڕی دۆمی جیهانیدا بەکار دەهات؟ ئەی تیم بێرنەرز بی ڤینتۆن سێرف سی تۆماس واتسۆن دی ئالان تورینگ سی چرکەدانێ بۆ ئەم بابەتەنە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ سی تۆماس واتسۆن بیخێنەوە سی تۆماس واتسۆن زانیاریتان هەبوو دڵنیا بوون؟ زانیاریشی وامان نەبوو بەڵام ناوی مەسەلا ئالان تورینگمان بیستوە بەڵام لە بوارێکدا لەو ماوەشا فیلمێک دەرچوو لەسەر ئەمە فیلم دەکرد فیلمێکی لەسەرە بەس ینی گومانم لەوە ناوی کەسەکەەوە بێت تۆماس بەڵام وەکو شەڕی جیانی شکاندنی کۆدەکان بەیاد تۆ هیچ شکل لە کێ بوو؟ تۆماس واتسۆن باشە بابزانین تۆماس واتسۆن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئالام تورینگ زانایەکی بریتانیا بە باوکی زانستی کۆمپیوتەر دەناسرێ هەر لەو ماوەیەشە فیلمێک دەرچوو لەسەر ئەو بابەتە نەدانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا جوگرافیا ئەی ئەی یاخود بی بە ئەی بێ ئەی کام لە وڵاتانە سێ پایتەختی نەتەوەیی هەیە ئەی ئیسرائیل بی باشووری ئەفریقا سی بۆلیڤیا دی هندستان سی چرگەدانێ بی باشووری ئەفریقیا باشە چین پایتەختەکان نازانی بەڵێ پایتەختەکان چی وڵی نازانم ێستا ناوەکانم بە فکر نییە بەس تقریبان تا حدەشی گەلک زۆر تاکیدم کە سێ پایتەختی هەیە توان بڵێم باشە بابزانین باشووری ئەفریقا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن تەندروستی تەندروستی لە تەندروستی ئەی و بی هەیە بی بی مەبەستی سەرەکی لە پێدانی دەرمانی ئەنتیبایۆتیک بە نەخۆش چییە؟ ئەی کەمکردنەوەی ژان بی نەهێشتنی هەوکردن سی کەمکردنەوەی تاو لەرز دی نەهێشتنی زەردووی سی چرکەتانێ بی نەهێشتنی هەوکردن بی نەهێشتنی هەوکردن محەممەد چیە خوێنیوە زۆر دڵنیا بەخۆم لە بەشی دەرمان سازیمە لە دەرمان سازی ئەلیانتیباتیک بۆ نێشتنی هەوکردنا بڵێ کەمکردنەوەی ژان دەرمانی دیکەمان هەیە ئەی لەرزوتا دانابەزێنێ ئەخر لەرزوتا زۆربەی جار بە هۆی بە ڤایرۆسەوە دەبی با ئینفەکشنی شەر لەرزوتا دەرمانی پاراسیتامۆڵ و ئیبۆپرۆفین وانە بەکاردێ کە ئەنتیبایۆتیک نینە هەوکردن زۆربەی ئەنتیبایۆتیکەکان هەر لە بۆ هەوکردن بەکاردێ وەکو هەر ئەمۆکسیلینەکەی خۆمان کاورە دەرێ ئیتیهاباتەکەمی ئەمۆکسیلینەچی دەدەنێ ئەوە هەر لە ئەنتیبایۆتیکە کات باشە بابزانین نەهێشتنی هەوکردن وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی تیش کۆڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی پارزەمینی کیشوەری ئاسیا کە گەورەترینە لە جیهاندا بە نزیکەی لە سەدا چەندی ڕووی گۆی زەوی پێک دێنێت ئەی لە سەدا 20 بی لە سەدا 10 سی لە سەدا 30 دی لە سەدا 40 سی چرگەدانێ مەبەستت پێ بەست لە بەشی وشکانیە کیشوەری ئاسیا کیشوەری خۆ بەحر نییە کیشوەری ئاسیا مەبەستم بە فۆکسی پرسیارەکەت لەسەوەیە جوان بەڵێ بیستیان سی جەماعەت والله تاري دي كان اجتماعي عرب دي سی باشە تسليش دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام سی سی لە سەد سی
سی لە سەدا سی ینی باشە ئاسیا ئەوە گەورەیە لە سەدا سی گۆی زەوی پێک دێنێ ئەگەر بەس وشکانی بێ بۆنە بە زوشکانی بێ بۆنە ئەم ڕێیم لەسەر بیستە پێنج کیشوەریشمان هەیە ئاسیا لە هەمووی گەورەترە ئوسترالیا و ئەمریکای باشووریش بچووکن لە چاوەوەکانی تر ئاسیا زۆر گەورەیە زۆر گەورەیە دانازان ئیشاڵا دەبیسیوی ئینشاڵڵا بیودی هەم نییە دە باشە یاڵە جەواب با بزانین لە سەدا سی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی تەندروستی لە تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام بەشی مێشک بەرپرسیارە لە کۆنتڕۆڵکردنی کەسایەتی مرۆڤ؟ ئەی سێربێلۆم، بی فرۆنتال لۆب، سی ئۆسیپیتال لۆب، دی هایپۆثەلەمۆس. سی چرکەدانەیە هۆرمۆن کۆنتڕۆلکردنی فەرمانەکانی فرۆنتەڵۆ بەشی هەستکردن بەشی خەراردان بەشی ئەوانەیە ئۆکسیپیتەڵ و بینینە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بی فرۆنتەڵ لۆب بی فرۆنتال لۆب. محەممەد بۆمان شەرحکە بە ئێمەش سوودی وەرگین. هەڵبژاردننی ئەی کە دەرێ سەریبێڵم سەریبێڵم بەرپرسە لە ڕاگررتنی هاوسەنجی ڕۆیشتن و کردنی کردارەکانی لەش وەکو ماسوولکە و بەستەرەکان و ئەوانە. ئۆکسیپیتەڵ لۆب کە جوابی سیە بەرپرسە لە بینینی مرۆڤ هەمووی لە سەریبێڵم ئەفو ئۆکسیپیتەڵ لۆب. هایپۆثەلەمەس بەشەکە لە مێشکە بەرپرسە لە دروستکردنی هۆرمۆنی هەموو جسم کە فرمانەکانی ناو کیمیاویەکانی جسم ڕادەگری. بەڵام فرۆنتەڵ لۆب جێی قەراردانە و جێی فکرکردنەوەیە و جێی هەستەکان لەو شوێنە دەردەچی. باشە گەرێکی ئەگرەسیڤ بێ ینی ئەوە بێ تووڕە بێ و ئەوە کێشەکەی لە فرۆنتال لۆبە دەکرێت چونکە لەیەک لە حادیسەکان بەسەر کەسێک داهات لە ساڵی 1800 بوو کە شیشەکی ئاسن چوو بە ناو چاوی چاوێکی کۆرە بوو ینی ئاواز و چاوێکی کۆرە بوو بەشێک لە مێشتی وای لێ هات بوو هەستی لەوە هیچ شتێک نەما بوو ینی هەستی نەدەکرد بە دڵخۆشی هەست بە تووڕە بوو ترس بۆبوونە. ئەو ڤیددیۆیەکم لەسەرەوە تەمەشا کرد. خەتەریشە ها هەست بە ترس نەکەی شتە نەو ئاگەوە بخۆش پیا هەر ترسێ باشترەوانی محەممەد هاوسەنجی تێک دەچێت تاوان وەکو مرۆڤ ناتوانێت هەڵسوکۆت بکات. باشە با بزانین فرۆنتال لۆب وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. دەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاست بوو و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ مێژوو ئەی مێژوو ئەی یاخودبی ئەی کام پاشا بۆ یەکەم جار وێنەی خۆی لەسەر دراوی زێڕین هەڵکەند؟ ئەی داریوس یاخود دارای یەکەمی پاشای فارس، بی تەڕاجانی ئیمپراتۆری ڕۆمانی، سی شاپوری یەکەم پاشای ساسانیەکان، دی فرعونی میسر ڕەمسیسی دووەم. سی چرکەتانێ
فێرعونیەکە هیچ فرعونەکان فارس دەست شرکەتان ماوە زوڵامێکم منێ ڕۆمانیا فاشە فارس وەڵام بی تەراجانی ئیمپراتۆری ڕۆمانی تەراجانی ئیمپراتۆری ڕۆمانی یوسف بۆچی تەراجانتان هەڵبژارد باوەڕ دەکەی معلوماتێکی زۆر باشمان لە نییە بەڵام ئەوەی مشوەڕۆمان پێکرد لەگە جەماعات فێرعونی مسەرەوە تۆزێک زۆر کۆنە ئەو سکە لێدانش تۆزێک پێم وا بێت کای چاو دەرباز دەکاتن شتێکی زۆر کۆن نییە ینی نوێیە شاپوری ساسانیەکانیش دیسانەوە کۆنا واللهی پاشای لە ڕۆمانیەکە یاخود لە ڕۆژهڵاتی ناوڕاست بووە ئەو ئیمپراتۆریەتی ڕۆمانی ئیمپراتۆریەتێکی حاشاڵ نەگرێت پێشکەوتوو بە لە وەختی خۆیدا هەرەوە لە فلیمی ئەسحاب الکهفیش دیارە بۆ نمونەکە دوکیلێتیانوس بۆ نمونە سەری خۆی لەسەر ئەوەکەی دادانێتن بۆیە پێمان باشە پێشتر ڕۆمانیاوە ئەویشە هیچ پاشایشکە نەکردووە بەخوای معلوماتمان ناز باشە زۆر تاکید نەوەین ڕۆمانمان پێکۆنترە لە پاشای فارس بۆیە با ئێوە بینەرانی خۆشەویست و ئێمەش دڵنیابین بزانین تەراجانی ئیمپراتۆری ڕۆمانی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست داریوس یاخود دارایی یەکەمی پاشای فارس نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست لە زانست ئەیوبی هەروشی ماوە کامیان هەڵبژێرن بی بە کۆی دەنگ بی بە گوێرەی یاسای ئۆم ئەگەر بەرگری گێنەرێک دوو ئەوەندە بکرێت ئەوە بڕی تەزووی تێپەڕبوو بە گێنەرەکەدا چەند ئەوەندە دەبێت ئەی دوو ئەوەندە بی نیو ئەوەندە سی چوار ئەوەندە دی ناگۆڕێت سی چرکەدانەیە تصوري وانا تصوري والله دە چرکەتان ماوە زوڵامێکمان بنێ وەڵام نيو أوندا بي نیو ئەوەندە یاسای ئۆم دەزانن چییە بۆمان شکەنەوە وەکو یاساکە ئەزین بەڵام فۆرمولە بڵین ئیکویشنەکەمان بیر نەماوە بیسەبت کە بڵین ماتماتیکەکەی جا یعنی ئەوەی کە یادمان بێت و بێتەوە بیرمان تەسەوری نیوەوەندەمان کرد بۆیە نیوەوەندەمان هەڵکرد پەیوەندی تەزوو بەرگری چییە؟ پێچەوانەیە پێچەوانەیە چەند بەرگریەکە زیاتر بی تەزووی تێپەڕی و کەمتر دەبێت پەیوەندێکی پێچەوانەیە پێچەوانەیە باشە ئەگەر لەسەر ئەو ئەساسە بێت لەسەر و بنەمایە کامیان هەڵبژێرین نیو ئەوەندە چکە بەرگریەکە دەبتە دوو ئەوەندە زیاتر دەبی تەزووی تێپەڕی و کەمتر دەبتەوە باشە کەواتە با بزانین کەم دەبێتەوە بزانین نیو ئەوەندە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی
لە کۆی 45 سەرۆکی ئەمریکا کام سەرۆک 3 جار بە سەرۆکی وڵات هەڵبژێراوە؟ A. George W. Bush B. George Washington C. Franklin Roosevelt D. William Bell Clinton C. شركتانه سی فرانکلین ڕۆسفلت C. Franklin Roosevelt بەڵێ محەممەد دڵنیا بوون کامتان زۆر دڵنیا بوون کاک دکتۆر وەڵام زۆر دڵنیا بووم بزانین کو دەبی لە مێژوو شتێکم لەسەر خوێندیتەوە لەن پێشێلی عرفەکەی کردیە بەخۆ بە عرف هەرەوهایە 2000 بە قانون نییە شتەکە بەس بە ئەی باشە بۆ فرانکلین ڕۆسفلت 3 جار هەڵبژێرا پێشێلی کردی هەر بەخۆ بابرین بە دیکتاتۆرانە پێشێلی عرفەکەی کردیە و 3000 خۆی تەرشح کردیتەوە ئەو هەم جۆلێ بووە لە مێژوو بە دیکتاتۆرانە دیتر دیپلۆمات جۆرج واشنگتن چەند جار بوو دوو یا سێ یەکەم سەرۆکە یەکەم سەرۆکە بە حسابیەوە کە یەکەم سەرۆک بێ ئەوە بێ نانە یەکەم ئەو دەبێت دیکتاتۆرەکە بێ جۆرج واشنگتۆن واشنگتۆن یەکەم سەرۆکی ئەمریکا بووە لە کاتێک سەر بۆ خۆی بۆ ئەوتان هەڵ نەبژارد 3 جار بۆ خۆی یاساکەی داناوە چۆن پێشێلی بکات بە خۆم 3 جار خۆم تەرشی حەکەم و دوایی یاسایەک دانێم کە دوای من 2 جار بێت نابێ ئەی کلنتن بابە دڵی تۆ بکەویش ئەی کلنتن چەندێ بوو کلنتن پێم وابی یەک بیل کلنتۆن و فۆ فکرم دێکە یەک جار بوو یا دوان کلنتن وڵای وەزانەوەی 2000 بوو ئەویش 2 جار بوو 2000 یا سێ باش باشە فرانکلین ڕۆسفلت بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست لە زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی نرخی تاودانی زەوی لە سەنتەری گۆی زەوی چەندە؟ ئەی 1 نیوتۆن لەسەر کیلۆگرام B 0 نیوتۆن لەسەر کیلۆگرام C 9.8 نیوتۆن لەسەر کیلۆگرام D 10 نیوتۆن لەسەر کیلۆگرام سی چرکەدانێ خەمە دەبیت بڕاکەن دەبی دە چرکەتان ماوە زۆر وەڵامێکمان بنێ وەڵام C 9.8 نیوتن پێر کیلۆگرام C 9.8 نیوتۆن لەسەر کیلۆگرام زۆر دڵنیا نەبوون چۆنتان هەڵبژارد بۆ دەنە بێ 8.9 یا سفر نەبێ کەی تاودان سفر دەبێت دەزانن؟ ئەو کاتی خێرای سفرە کاتێکە نەجوڵێ کاتی خێرای سفر بێت تاودان لەناو سنتەر خێرایی چەندە؟ یەکسانە بە خێرایی لەسەر کات سفر نابێت کاتە بە خێرای سفر بێ و کاتە تاودان یەکسانە بێت بە سفر ئەگەر نەجوڵێ وانە؟ باشە با بزانین 9.8 نیوتۆن لەسەر کیلۆگرام وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 0 نیوتۆن لەسەر کیلۆگرام کە گەر شتێک لە سنتەری گۆی زەوی بێ هێز لەسەری یەکسانە لە هەموو لایەکەوە بۆیە ناجوڵێ بۆیە تاودان 0 دەبێ. کاتێک کە وەڵامەکەمان هەڵبژارد وەڵامی سیمان هەڵبژارد ئەمە سەرەتا وەمەزای باوسی کەمەری ینی بڵین ناوەڕاستی زەویەکە بەڵام دوای کە زایمە بەس چاقە یەکسەر زانیمان کە وەڵامەکەمان بۆیە زۆر گرنگە لە پرسیارەکە تێبگەن. بەڵێ کاتیشتان خەریک بوو نەمێنێ و غەش بیرتان کردەوە بەس شتە لە پرسیارەکە ئەوە نیە لە تاقیکردنەوە تا پێتان ئەڵێن کە باش تێبگەن لە پرسیارەکە اینجا وەڵام دوای کە پرسیارەکەمان بڵین وەڵامەکەمان هەڵبژارد ئەمان زانی کە بیە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵبژێرن؟ هونەر هونەر ئەی یاخود بی ئەی ڕێناس حەزی لە هونەرە ها وشەی تایپۆگرافی لە کام یەک لەم هونەرانەدا بەکاردێت؟ ئەی خۆشنووسی بی سینەما سی شانۆگەری دی گرافیک سی چرکەتان هەیە تایپۆگرافی خلاص لە ئەی گونجاوتر ئەی خۆشنووسی ئەی خۆشنووسی ڕێناس بۆ خۆشنووسیدان هەڵبژارد تایپ هەبەمانەی ینی تایپین تایپ خودی نووسینە سینەمان نییە شانۆگەر ئەی گراف چییە گراف گرافیک فقط دیزاینە شەرنی هەموو گرافیکێک ڕنگ و شێوەکاری نووسینی تێدا بیتن بەڵام شانۆگەری بەس ئەکتا گرافیک نووسینی یانە گرافیک شەرت نییە مرد نییە ینی پێوەرچی ڕسمی نیە ئیلا تایپی تێدا بیتن بەس تێیدا هەیە تێیدا هەیە تێدابی جوانتری دەکە بەڵام تێدانەبی ڕەنگە هەر جوان بیتن شانۆگەری ئەو فقط ئەکتا سینەماش ئەکتە بەناوی زۆرشتر خۆشنووسی باشە بابزانین خۆشنووسی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی سۆران بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست گرافیک تایپۆگرافی لە ناو گرافیک بەکاردێ خۆشنووسی دەبێتە کەلیگرافی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی نێودەوڵەتی تیشک لەو کاتەگۆریانی کە ماون کام کاتەگۆری هەڵدەبژێرن؟ هونەر 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 تەنها بیماوە کەواتە بی وشەی کاریکاتۆر لە بنەڕەتدا بە چ واتایەک دێت و لە چ زمانێک وەرگیراوە؟ ئەی پێکەنین فەڕەنسی بی گەورەکردن ئیتالی سی گەورەکردن فەڕەنسی دی پێکەنین ئیتالی سی چرکەتان لەبەردەستە ئیتالیا لە ڕسمکردنا پێکانین ئیتالیا دە شرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ وەڵام دی پێکەنین ئیتاڵی دی پێکەنین ئیتالی بۆچی پێکەنین ئیتالیدان هەڵبژارد؟ کاریکاتۆر وشەکە لە زمانی ئیتاڵی نزیکە و ئەوەی لەسەر کاریکاتۆریش بیزانین لەسەر کاریکاتۆر کاریکاتۆر لە فەڕەنسی ناچێت ئاڕەکەتان کرد بە ئێغێ بۆشتی کۆمێدی و پێکەنین وشتووە وەکو تەنز بەکاردێ ینی دەکرێمان باشە بەس تەنزە کاریکاتۆر یعنی بەس پێکەنینە زۆر بە هەرە زۆری کاریکاتر لە تەنز کێشەی کۆمەلگا کێشەی پۆلتیکس بازنا ێ بەس تەنزە وایە بەڵام هەر کۆمیدی نییە پێکەنین ینی چاروە دەکرێت
بەتەنس بلا کۆمیدی نییە پێکەنین ئیتالی ئێوە ئاوا بۆی چونکە وشەکە ئیتالیە و پێمان کۆمیدیشە زەلامێکاوە لیەکەن شتێکی دیەکەن باشە با بزانین پێکەنین ئیتالی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست گەورەکردن ئیتالی لە سەرەتادا کە کاریکاتۆر دروست بووە بۆ پێکەنی نەبووە بۆ بە دەرخستنی کێشەکان بووە بۆ گەورەکردنی کێشەکان بۆ کێشەکان کە دیار بێ و خەڵک ببینێ دوایی بۆ بەتەنس نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران لەو کەتەگۆریانی کە ماون ئەدەبیاتە بیرکاریە وەرزشە تەکنۆلۆژیایە کامی هەڵبژێت بیرکاری بیرکاری ئەی یاخود بی 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 0.04 توان کەم 1.5 ئەنجامی ئەم بڕە دەکاتە چەند ئەی 25 بی 125 سی 60 دی 115 سی چرکەدانێ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەلێ وەڵام ئەی 25 ئەی 25 فریاکەوتن ناوەڵا فریانە کەوتین بەس کاتێک تقریباً بە نێزیکترین وەڵاممانزانی تا ناوەندە بوو بۆ وەختی دەوێ بەزانانی پرسیاری بیرکاری وانە دەبێت و تۆزە کاتیەوێ بەڵێ بەس تەکنیکێکی تێدایە زۆر سەخت نییە بەسیکەواتیارەکەی بدۆزەوە حەلیکەوە چوار وەڵامیش هەیە وڵا کاک چاودێری یەکەم جار گوتی 25 دوای وەڵامیەوەیش گوتم ئەتویان گەویش گوتی 25 مادەم ینی وەڵام من هەتەماشی وەڵامەکانم هەر چوار بکاتە 125 زایتر نازانم باشە شانس و بەخت با بزانین 25 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی سۆران وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 125 محەممەد شەستەکەش ڕاز نەبوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک چ کەتەگۆریەک هەڵدەبژێن تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا هەر خۆتان ئەیتان هەڵبژاردە بوو تەنها بیماوە کەواتە تەکنۆلۆژیا بی بەو زانیاریەی کە لە تۆڕی ئینتەرنێتدا دەگوازرێتەوە چی پێدەگوترێت ئەی داتاگرام بی پاکێت سی پەیباک دی پەیلۆت سی چرکەدانەیە پاکێتە نێرە ئەمی پاکێت 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 چی پاکێت وەڵامی بی پاکێت بی پاکێت یعنی ئەمە پاکێتێکە گوازرێتەوە ئەوایە بەڵێ ئەوانی تر چییە داتاگرام پەیباک پەیلۆت زیاتر وەکو ئەو زانیاریانی کە ئەگوازرێتەوە بڵین دیجیت دەکرێ و بە دیجیت بڵین لە نێرد ئەو بڵین کەسی کە ئەی نێرە لە سەرچاوە ئەگاتە ئەو شوێنی کە مەبەستە
بە پاکێتە نێردرێ ئەوەی من شارەزایم هەبێت لەوێ بە پاکێت ئەوکو پۆست بڵێ ئەوکو پۆست ئەدرسەکەی لەسەر بە پاکێتە و بڵین هەر جارە و تۆزای نێرێ باشە باشە دەیتاگرام داتا یاخود داتاگرام زانیاری نییە ئەوەی من بزانم داتاگرام بۆ گواستنەوە نییە لە ئینتەرنێتە پەیباگ و پەیلۆدیش بە هەمان شێوە یعنی بۆ گواستنەوەی زانیاری نییە لە ئینتەرنێتە ئەوەی من بزانم ینی ئەوە بیسومە هەر پاکێت باشەوە بزانین پاکێت وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵێک ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی سۆران وەرزش ئەدەبیات بیرکاری کامیان هەڵبژێرن بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ڕێژەی ئەی لەسەر بی یەکسان بێ بە 3 لەسەر 4 و ڕێژەی بی لەسەر سی یەکسان بێ بە 12 لەسەر 13 ئەوە ڕێژەی ئەی لەسەر سی دەکاتە چەند ئەی 3 لەسەر 13 بی 36 لەسەر 13 سی 9 لەسەر 13 دی 13 لەسەر 9 سی چرکەدانێ دە چرکەتان ماوە وەڵام وەڵام ئەی 3 لەسەر 13 چۆن حەلتان کرد والله فکرەکەەوە ئەوە حسابی لۆژیکە لۆژیکی دیارە نەکبیرکاری ئەیەکە ئەگەر سێ بێ لەولاش بیەکە ئەگەر 12 دەبێ مەقسەد سیەکەش سێز دەبێتن یعنی ئەگە بە فکرە دایبنێ ئەوە یەکەمەوە ئەوەش دووەمە لەو سێ ئەیەکەتان هێناوە و بزەبت سێزدەی سیەکەشمان هێناوە سێ لەسەر هیچ خۆمان مادی نەکردیان ئەوانە هینای نەوی لەوێندا ناو تاو پێماوا بێ ئەگە لۆژیکی بێ هەر دەبێ ئەوە بێ لۆژیکیە بەڵێ لۆژیکیە بەخۆ ئەگەر سێری ئەی لەسەر سی بکەن بەڵێ چۆن لەویا چۆن بەدەست دێ خۆی هیچ حالکردنێکی تێدا نیە بەس مەسەلەکە ئەوەیە ئەی لێرە سێە سی لێرە سێزدەیە ئەی و سی سێ لەسەر سێزدا کەمی تێدانە باشە بزانین ئەو بیرکردنەوەی ئەوە پەیوەندی ڕاستە دروستە یاخۆت هەڵێ زانکۆی سۆران بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 9 لەسەر 13 بۆ دۆزینەوەی حەلەکە ئەبێ هەردوو بڕەکە جارانی یەککەیت کە ئەی لەسەر سی دەردەچێت زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی نێودەوڵەتی تیشک لەو کاتەگۆریانەی کە ماون ئەدەبیات وەرزش کامیان هەڵبژێرن ئەدەبیات ئەدەبیات ئەی یاخود بی ئەی کام لەم نووسەرانە لە بواری ئەدەبی مناڵاندا کاری کردووە ئەی هانس کەی ئەندرسۆن بی ئۆریانا ڤالاچی سی جۆرج ئۆرویل دی تۆماس مان سی چرکەتانە
واتە سەورێک دە چرکەتان ماوە بی ئۆریانە ڤالاچی بی ئۆریانە فالاچی دایانناسن تەنیا جۆرج ئۆڵۆ دەناسمەوەی تێنانەسە جۆرج ئۆرویل کێیە؟ جۆرج ئۆرل ڕۆمانی 1970 نووسیوە 1984 و مەزرای ئاژەڵانی شەریەوە بەس هیچیان لەم بواری مناڵان نییە. جۆرج ئۆرویل خەڵکی کوێ بوو؟ جۆرج ئۆرل ئەوەی بزانم رووسیا بوو. بەریتانی بەریتانی باشە. ئەی ئۆریانە فالاچی خەڵکی کوێ بوو؟ فالاچی ناوەکەی کەمێک ئەوەیە. ئیشی چی بوو ینی لە پێشگە لە نووسری نایناسن؟ کەسە ئەی هانس ئەندرسن هانس کریستیان ئەندرسن تۆماس مان باشە با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە دوایی باسی شەکەین. زانکۆی نێودوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست هانس کریستیان ئەندرسن خەڵکی دانیمارکە چیرۆکی فێری تێلزی نووسیوە کە بۆ مناڵانەوە نییە پێش نووسن بۆیانە خوێن و بووی خەوەکان ئارام بێ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران ئەدەبیات وەرزش کامیان هەڵبژێن؟ ئەدەبیات. ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی. ڕۆمانی جین ئێر نووسینی شارلۆت برۆنتی سەر بە چ قوتابخانەیەکی ئەدەبیە؟ ئەی سوریالیزم، بی ریالیزمی سحری، سی ریالیزم، دی ریالیزمی سۆشیالیستی. سی چرکەتان دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بەنێ بی ریالیزمی سحری. بی ریالیزمی سحری. بۆچی ریالیزمی سحریدان هەڵبژار؟ لەبەرەوەی هیچ معلوماتێکمان لەسەری لەبەرەوەی هیچ زانیاریێکتان نییە و ریالیزمی سحری بەشکم بە سحرێک وەڵامەکە ڕاست بێ. فقط جین هە بەخۆی ئەو شەی جینی کە بە خەڵک بەکاردێنی وشەی ئینگلیزیە جینی هەر بەخۆی ئینگلیزیە ئەوەی زیاتر بەلای داسوین ئەگەر بیگۆڕین باشە با بزانین ریالیزمی سحری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی سۆران وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ریالیزم. ڕۆمانەکانی سەدەی 19 بەگشتی لە ریالیزمە شتیان دەنووسی و کارکتەرەکانیشیان هەمووی ڕاستی بوون. نەتانتوانی زانکۆی سۆران ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی نێودوڵەتی تیشک با کەتەگۆریەکتان بۆ بژێرم. ئێوە ئەڵێن چی وەرزشی من بێ من بابیکەمەوە وەرزش. اینجا لە وەرزش ئەوان بە کیفی خۆتان ئەی یاخود بی. لە ساڵی 1984دا کارل لویس یاریزانی بەناوبانگی ئەمریکی گۆڕەپان و مەیدان چەند خەڵاتی زێڕینی لە ئۆلمپیک وەرگرت؟
ئەی 2 خەڵات بی 3 خەڵات سی 4 خەڵات دی 9 خەڵات سی چرکەتانەیە ئەخە چەندگەمەیە ڕاکردن فڕێدانی پاسدان دە چرکەتان ماوە دی 9 خەڵات کارل لویس دەیناسن نایناسییم بەڵام مادام یاریزانێکی بەناوباگە نای چۆتە مێژوو نایبسێتە مێژوو دەبی شەشی گەورەی کرد بێ بەس من لە 1 ساڵە لە 1 ساڵ ئەخرە ساڵە چۆتە مێژوو هەموو ژیانی نا سیاری لەبارەوە دەکرێت دەبی شەشی دیاری کرد بێ لە ساڵە ئەی چوارتان پێکەمەوە لە یاری ئۆلۆمپیادا ئەخر هەیە چوارانی عادەتەن دەکرێت لە ئۆلۆمپیادەکان 4 و 3 و 2 بەیاد ئێستا تۆ بنێرین بۆ ئێوە چەند خەڵاتمان بۆ وەرەگری بۆ کوردستان حەسەب داواکاری چەنددام لێ بدەنەوە باشە با بزانین 9 خەڵات وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی نێودەوڵەتی تیشک وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 4 خەڵاتی زێڕین لەو ساڵەدا کارل لویس وەریگرت لە هەموو ژیانی 9 خەڵاتی وەرگرت بەڵام لە 1 ساڵە 4 خەڵاتی وەرگرت کە ینی کەم کەس ئەتوانێت لە 1 ساڵە 4 خەڵاتی زێڕین وەرگریە بۆیە ناوی شۆتە مێژوو بە هەموو ژیانی وەرزشی 9 خەڵاتی وەرگرتووە نەتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران کۆتا کەتەگۆری وەرزش و کۆتا دەخاڵ و کۆتا پرسیار لە وەرزش ئەی کەواتە وەرزش ئەی خێراتر بەرزتر بەهێزتر سلۆگانی کام یاریەکانی نێودەوڵەتیە ئەی جامی گیانی فیفا بی ئۆلمپیک سی پاڵەوانی گۆڕەپان و مەیدان دی یاریەکانی ئەفریقا ئاسیا سی چرکەتانێ وشەی سلۆگانی ئەگەر هەندێک شەرحیاتی سلۆگانی ینی شیعاری بڵێن شیعار دە چرکەتان ماوە وەڵام سی پاڵەوانی گۆڕەپان و مەیدان سی پاڵەوانی گۆڕەپان و مەیدان چۆن پاڵەوانی گۆڕەپان و مەیدانتان هەڵبژارد لە گۆڕەپان و مەیدانە ڕاکردنی تایە بازدانی تایە لەگەڵ ئەو هاویشتنی تۆپە ئاسنەکەشی تایە جاگەر بێت و بە لۆژیکی وەریگرین خێراتر بۆ ڕاکردنەکەی بەرزتر بۆ بازدانەکەیە بێستر بۆ فرەدانەکەیەتی ئەوەش لە گۆڕەپان و مەیدانە دەکرێت لە ئۆلۆمپیکان نییە و ئۆلۆمپیکیش ئەوە هەیە بەڵام ئۆلۆمپیک تۆپانێ دەگریتەوە ئەوشتانش دەگرێتەوە ئۆلۆمپیک بۆیە نزیکترین پێم وایە خۆی ڕاست و ڕاستترینیش هەیە پێم وایە گۆڕەپان و بەس گۆڕەپان و مەیدان خاص تایبەتە بەو سێ چاودێر و یوسف زیاتریەوە هین لۆجیکیانە بیرەکەنوانی خۆی یانی ئەگەر پرسیارە دڵنیانە بن ئاوە بیرەکەن و بزانن ئای چۆن دەبی ئەوش بۆ خۆی زیرەکیە وانە بەڵامەکە موزەرە غەڵەت دەرناس باشە با بزانین پاڵەوانی گۆڕەپان و مەیدان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سۆران بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئۆلمپیک نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەست بێن خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات تەنها قۆناغێک ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە
پێشەوەی بڕۆینەوە قۆناغا ئەمەوێ خاڵەکانتان بەبییر بێنمەوە لە نێوان زانکۆی نێودەوڵەتی تیشک و زانکۆی سۆران. زانکۆی سۆران 30 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک 40 خاڵ. بەڵام ڕوو بە ڕووبوونەوەی تاکەسی ماوە دوویەن بۆ لای ئێمە پرسیارەکرێ هەر دوو قوتابیە 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسرە کەواتە خاڵەکان گۆڕانکاری بەسەردا دێت. ئێمە خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین پاشکە میشکە دەینەوە بۆلاتان لەگەڵمان بمێن. کەتەگۆری مێژومان هەڵبژارد پرسیارەکەەوە بوو کەم یەک لە سەرۆکەکانی ئەمریکا بۆ ماوەی 3000 لەسەر یەک سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای هەڵبژێردراوە بۆی. ئێمە ڕۆزڤێڵمان هەڵبژارد لەبەرەوەی دڵنیا بووین لەو وەڵامە و لە کتێبەکانی کە لە بەردەستماندا بۆ ئەو زانیاریەمان دەستکەوت بوو بۆیە خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست. کاتێگەری جوگرافیمان هەڵبژارد کە پرسیارەکە باسی ئەوەی دەکرد کە کام وڵات لە هەموو جیهاندا سێ پایتەختی هەیە. خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو کە باشووری ئەفریقامان هەڵبژارد بە حکومەوەی پێشتر متابعەمان لەسەر ئەو مەسەلەیە هەبوو. لە کەتەگۆری بیرکاریدا پرسیارێکمان بۆ هات کە ئایا ئەگەر AB یەکسان بێت بە 3-4 و BC یەکسان بێت بە 12 لەسەر 13 ئەوە AC دەکاتە چەند لە ڕاستیدا کاتەکەکەم بوو نەمانتوانی حەلی پرسیارەکە بکەین بەڵام بە مەنتیق و لۆژیک بۆ چوون کە ئەی و سیەکەی ئاخیرەکەی ژمارەکانیان بێنین بۆ ئایC بەڵام بەداخەوە 3 لەسەر 13مان هەڵبژارد و وەڵامەکە هەڵە بوو. لە کەتەگۆری هونەر پرسیارێکمان هەڵبژارد و لێمان کرا کە بریتی بلۆی تایپۆگرافی لە کام لەم هونەرانە بەکاردێ کە 4 وەڵام درابوو سینەما، شانۆگەری، گرافیک، خۆشنووسی. ئەوەی زیاتر لەسەری دڵنیا بووین بریتی بوو لە خۆشنووسی بەڵام گرافیکە بوو بەداخەوە. وەڵامەکەمان ڕاست دەرنەچوو. کاتەگۆری زانستمان هەڵبژارد کە پرسیارەکە داوای تاودانی چەقی زەوی دەکرد بەڵام بەداخۆ بە تاوی لە پرسیارەکە تێنەگەیشتین و بۆ هۆکارش نەمانتوانی وەڵامە ڕاستەکە بدەین و 9.8مان هەڵبژارد لە کاتێک وەڵامە ڕاستەکە 0 بوو. کاتەگۆری تەکنەلۆژیمان هەڵبژارد لە پرسیارەکەڵێ ئەو داتایانەی کە لە ئینتەرنێت دەگوازرێنەوە چی پێدەوترێت لەبەرەوەی لە بوارەکەی خۆمایە لە بوارەکەی خۆمان نزیکەکە ئەندازیاری کۆمپیوتەرە توانیمان وەڵامی ڕاست هەڵبژێنەوە زانیمان کە وەڵامەکەی پاکێت. کاتەگۆری تەندروستیمان هەڵبژارد کە پرسیاری یەکەم داوای دەکردکەوە ئەنتیبایۆتیک بۆ چمە بەستێک بەکاردێ ئەوە بوو کە چونکە بەخۆم لە بەشی دەرمانسازیم و زانیاری تەواوم هەیە لەو بارەیەوە ئەوە بوو کە دژە هەوکردنمان هەڵبژارد وەڵامەکەشمان ڕاست بوو دەخاتمان بەدەستێنە. کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد پرسیارەکە دەربارەی ئەوەی بوو کە کارل لویسی ئەمریکی لە ئۆلمپیاتی 1984دا لە 1 ساڵدا چەند مەدالیای زێڕی بەدەستێنا. ئێمە 9 مەدالیای زێڕمان هەڵبژارد کە لە درێژایی ژیانی وەرزشی ئەوەندەی بەدەستێنەوە بەڵام وەڵامە ڕاستەکە 4 مەدالیای زێڕ. خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕای وڵاتان هاتینە کۆتا قۆناغ. قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان زانکۆی سۆران و زانکۆی نێودەوڵەتی تیشک. پێشەوەی دەستکەین بە قۆناغەکە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی سۆران 30 خاڵ. زانکۆی نێودەوڵەتی تیشک 40 خاڵ. وەک دەزانن لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر گروپە و هەر جارەی دوو بەشدار بوویەت بەشداربوویەک لەملا بەشداربوویەک لەولا. ئامادەن؟ لە زانکۆی سۆران ڕێناس کاکە ڕێناس بەخێر. لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەیاد. کاکە بەیاد پێش بەخێربەی. 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. با پرسیارەکە تاوەکەم ئینجا دەست بێن بە بۆ تۆنەکە باشە.
گەر وەڵامەکە ڕاست بێ پێنج خاڵ بەدەزێن لەگەڵ ڕاست نەبێ وەڵامەکە ئەوە دەچینە ئەو بەر یاخود ئەم بەر ئەو وەڵام بداتەوە وەڵامەکە ڕاست بێ ئەو پێنج خاڵەکە بەدەزێنێ بۆ زانکۆکەی ئامادەن پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام وڵات زۆرترین ژمارەی دورگەی هەیە زانکۆی نێودوڵەتی تیشک مالدیڤس هەڵەیە مالدیڤس نییە زانکۆی سۆران ڕێناس زانی بەریتانیا ئەویش هەڵەیە نە مالدیڤسە نە بەریتانیایە وەڵامی ڕاست فینلاند ئەو پێنج خاڵە کەستان نەتوانانی بەدەستی بێن پێنج خاڵی دووەم پرسیاری دووەم وا پرسیارەکە دەڵێت ساڵی چەند یاری تۆپی بالا خراە یاریەکانی ئۆلۆمپیاتەوە زانکۆی سۆران 1988 زانکۆی تیشک کەزانی 1904 ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە 1950 ئەو پێنج خاڵەش بۆ کەستان نەبوو سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت لە چ ساڵێک ڕێکخراوی بۆشاییگەری ئەمریکا واتە ناسا دامەزراوە زانکۆی سۆران 1936 هەڵەیە 1948 ئەویش هەڵەیە 1958 دیسان ئەو پێنج خاڵە ڕۆی وە کەستان بەدەستان هێنا چوارم پرسیارەکە دەڵێت شاری هۆنۆلولو پایتەختی کام ویلایەتی ئەمریکایە زانکۆی نێودوڵەتی تیشک کالیفۆرنیا هەڵەیە ڕێناسە زانی کۆلمبیا ویلایەتی کۆلۆمبیا کۆلۆمبیا ویلایەتە دەزانم داڵەتە باس باشە بەڵام وەڵامەکەی هەردووکتان هەڵەبوو وەڵامی ڕاست هاوای پێنجەم پرسیار ها لە هاوایە چێ ناوەکە ویلایەتە هۆنۆلولو هاواییە ناوەکە پێنجەم پرسیار واتە پێنجەم پێنج خاڵ بۆ ئێوە تا ئێستا هیچ خاڵێکتان بەدەستنێنەوە وریا بن و ئامادە بن پرسیارەکە دەڵێت قەنەباڵغترین شاری هندستان شارێکە زانکۆی نێودوڵەتی تیشک بۆمبای زۆر ڕاستە بەیە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە زۆر سوپاسانەکەیم پسنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی سۆران محەممەد بەخێر بێیت لە زانکۆی تیشک محەممەد محەممەد تۆش بەخێر بێیت دوو محەممەد پێنج پرسیار 25 خاڵە هەر پرسیاری پێنج خاڵ پرسیارێکم بۆ ئێوە وە پرسیارەکە دەڵێت زاراوەی زانستی ترس لە جاڵجاڵۆکە چییە؟ زاراوەی زانستی ترس لە جاڵجاڵۆکە چییە؟ بە زانستی چی پێڵێن؟ فۆبیای جاڵجاڵۆکە چی پێڵێن؟ ئاهایکە فۆبیای هەبێ لە شتێک؟ بە زانستی چی پێڵێن؟ زانکۆی تیشک سپایرۆفۆبیا سپایدەرفۆبیا زانکۆی سۆران نازانێت ئاراکنۆفۆبیا واتە فۆبیا لە جاڵجاڵۆکە ناتانتوانی و پێنج خاڵە بەدەست بێنن و دووەم پرسیارەکە دەڵێت وڵاتی چین لەگەڵ کام وڵات درێژترین سنووری زەمینی هەیە زانکۆی سۆران هندستان لەگەڵ هندستان
هەڵەیە زانکۆی نێودوڵەتی تیشک زانی رووسیا رووسیا یابانە یابانیش نییە وەڵامە ڕاستەکە منگۆلیا کەستانەتان زانی سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت ساڵی چەند یەکەمین بۆمبی ئەتۆمی تەقێنرا زانکۆی نێودوڵەتی تیشک 1900 و ئەوەی هیرۆشیما بوو 1939 1939 هەڵەیە زانکۆی سۆران 1945 1945 زۆر ڕاستە محەممەد توانیت بۆ زانکۆی سۆران 5 خاڵ بەدەست بێنیت چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کۆدی ISBN کە بە مانای ژمارەی ستانداردی نێودوڵەتی پەرتووک ناسراوە لە چەند ژمارە پێک دێت کۆدی ISBN کە بە مانای ژمارەی ستانداردی نێودوڵەتی پەرتووک ناسراوە زانکۆی نێودوڵەتی تیشک نۆ هەڵەیە ISBN یان دەبی چوار هەڵەیە وەڵامە ڕاستەکە 11 پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت یەکەمین پیتی ئەلفوبێی یۆنانی چییە؟ یەکەمین پیتی ئەلفوبێی یۆنانی چییە؟ زانکۆی سۆران سی هەڵەیە زانکۆی نێودوڵەتی تیشک ئەلفا زۆر ڕاستە محەممەد توانی 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکە زۆر سوپاسان ئەگەین بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی سۆران یوسف کاوێسم بەخێربەی لە زانکۆی نێودوڵەتی تیشک ڕاوێژ بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسەر و پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت قورسترین توخمی سروشتی چ توخمێکە؟ زانکۆی سۆران ئاسن هەڵەیە زانکۆی نێودوڵەتی تیشک کاربۆن ئەویش هەڵەبوو قورسترین توخمی سروشتی یۆرانیۆمە نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن پرسیاری دووەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئەو وڵاتە کامەیە کە دووکی شۆری ئاسیا و ئەفریقا بە زانکۆی نێودوڵەتی تیشک میسر زۆر ڕاستە ڕاوێش میسر ئاسیا و ئەفریقا بە یەک دەگەێنێت توانیت پێشخاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت سێم پرسیار و پرسیارەکە دەڵێ ناوی خوداوەندی میوزیک و سەما لە لای یۆنانیەکان چییە؟ ناوی خوداوەندی میوزیک و سەما لە لای یۆنانیەکان چییە؟ کاتان خەریکە نامێنێ؟ کاتەکەتان نەما کەستان نەتانتوانی وەڵام بنەوە وەڵامی ڕاست ئاپۆلۆ خوداوەندی میوزیک و سەمایە لای یۆنانی کۆنەکان چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کارکتەری کارتۆنی سەگی پلوتۆ لە کام زنجیرە کارتۆنیدایە؟ کارکتەری کارتۆنی سەگی پلوتۆ زانکۆی نێودوڵەتی تیشک تۆم و جێری هەڵەیە یوسف دەزانی؟ سوپەرمان ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە میکی ماوس پێنجەم پرسیار و پرسیارەکە دەڵێت گەورەترین ویلایەتی ئەمریکا کامیدا؟ زانکۆی سۆران
ئالاباما زانکۆی نێودەوڵەتی تیشک کالیفۆرنیا واشنگتنیش نییە گەورەترین ویلایەت لە ئەمریکا ئالاسکایە زۆر سپاسانەکەین ئەتوانم شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی سۆران چاودێر کاگە چاودێر بەخێر بێی لە زانکۆی نێودەوڵەتی تیشک ئوسامە کاکە ئوسامە تۆش بەخێر بێی کۆتا 5 پرسیار کۆتا دوو بەشدار بوو لەبەر ئەوە وریابن و ئامادە بن پرسیاریەکەم دەڵێت چاوەری ئیفل لە سەرەتادا بڕیار بوو لە چ شارێکدا بنرێت زانکۆی نێودەوڵەتی تیشک نیویۆرک هەڵەیە چاودێر لە زانکۆی سۆران نەزانی هەر شارێکی فەڕەنسا بەس نازانم شارەکە ناهیچی بۆ نازان چاودێر زانیاری نییە لە تاوەری ئیفل لە سەرەتادا بڕیار بوو لە بارسلۆنا یاخود بەرشلۆنا دابنرێ بەڵام دوایی دوجار چوو بۆ فەڕەنسا نەتانتوانی ئەو پێش خاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەم ڕنگ لای سەرەوەی پەلکە زێڕینە چ ڕەنگێک زانکۆی نێودەوڵەتی تیشک ڕەنگی مۆد بەنەفسەجی هەڵێ چاودێرەزانی لە لای سەرەوە لە لای سەرەوە بۆ خوارەوە نیە بۆ خوارەوە سوور چاودێر توانیت 5 خاڵ بەدەست بێنیت وەڵامەکەت ڕاست بوو سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت چ وڵاتێک بە وڵاتی کەنگەرەکان ناسرا زانکۆی نێودەوڵەتی تیشک ئوسترالیا زۆر ڕاستە ئوسامە توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت چوارەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ناوی قوتابخانەکەی هاری پۆتەر چییە؟ زانکۆی سۆران ماجیک هەڵەیە ئوسامە زانی کامبریج کامبریج و ماجیک هیچیان تەخەڵۆژی نەکردووە وەڵامە ڕاستەکە هۆگواردز نەتانتوانی و پێش خاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار کۆتا 5 خاڵ پرسیارەکە دەڵێت شاری 1000 منارە ناسناوی کام شاری عەرەبیە زانکۆی نێودەوڵەتی تیشک مەغریب هەڵەیە چاودێرەزانی تونس ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە قاهێرە زۆر سوپاسانەکەین ئەتوانم شوێنەکانی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە ململانەکەی نێوان زانکۆی سۆران و زانکۆی نێودەوڵەتی تیشک کۆتایی هات ئەمەوێ خاڵەکاتان بۆ بخوێنمەوە زانکۆی سۆران 40 خاڵ زانکۆی نێودەوڵەتی تیشک 60 خاڵ زانکۆی سۆران بەداخەوە بەجێمان دێڵن زۆر سوپاسانەکەین گرنگەوە بوو ئێوە بەشداریتان کرد و هەوڵی خۆتاندا ماندوو بوون لەگەڵ ئێمە زۆر سوپاسانەکەین هیوادارین ساڵی داهاتوو بتوانن بەشدار بنەوە چاپڵەیەک بۆ زانکۆی سۆران و دەستخۆشی لە زانکۆی نێودەوڵەتی تیشکەکەم کە سەرکەوتن لەم قۆناغا دەچنە قۆناغی داهاتوو سەختتر دەبێ کاری زۆرترتان لە بەردەستە و هیوادارم سەرکەوتوو بن بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سوپاسی ئێوەشەکەین کە لەگەڵمانە بوون هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بردبێتە سەر تا بەرنامەیەکی داهاتوو لە ئەستێرەکانی زانکۆ هیوادارین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ بێگومان هەموو سەرکەوتن کەسێکی زۆر خۆشە چونکە لە ئەخێریدا
بەرهەمی ماندووبوونی خۆت دەچنیەوە ئەمەش ماوەشی زۆرە خەریکە پرۆگرامین و زۆر پێوە ماندوو بووین ئامادەکاری زۆرمان لێ کرد و ئێستاش قۆناغی دووەم دووبارە دەبڕین هەستێکی زۆر خۆشە و هیوادارم بتوانین قۆناغەکانی داهاتوو بۆ شوی تا ئێستا هێنەمانە بە سەرکەوتوی درێژە پێ بدەین. بێگومان هەموو سەرکەوتنێک چێژبەخشە و هەستێکی خۆشمان هەیە هەمومان کە توانیمان قۆناغیش دووهەمیش بە شێوەیەکی باش تێپەڕین بە شێوەی قۆناغی یەکەم و بڵنایەوە قۆناغی داهاتوو گرانترە بێ قورسترە بێت بەڵام وا دیارێمە لەسەر ڕێگەی ڕاستم بخۆ ئامادەکردنەوە بەرنامەکان تەنها ئەوەیە بتوانین ئەو ڕێگای گرتومانە دەبەر چڕتێکیەوە هەروەک چۆن لە قۆناغی یەکەم ماندووبوونێکی باشمان کرد و سەرکەوتنمان بەدەستێنا ئەم جارش سەرکەوتنێکی دیکەشمان پاشەوە بەدەستێنا پاش ماندووبوونێکی دیکە و هەوڵەکانیشمان سەرکەوتوو بوو هیوادارم کە لە قۆناغەکانی تریش هەر بەم شێوازە بەسەر ڕێگا ڕاستەکەدا بڕۆین و دووبارە سەرکەوتن بەدەستبێن و بگەین بە فاینەڵ. بێگومان سەرکەوتن هەستێکی خۆشە هەموو بەشداریوانێک کە بەشداریان کردوێت لەو پێشبەچەوەیە بە تمۆحی سەرکەوتن بووە. ئێمەش ئینشاڵە بۆ بەرنامەکانی داهاتوو خۆمان باشتر ئامادە دەکەین و خۆمان بۆ پرسیاری قوڵستر ئامادە دەکەین. سەرەتا دەستخۆشی لە زانکۆی سۆران دەکەم ترۆش پێشبڕچەیە برنەوە دۆڕانی تێدا دەبیتن و پیرۆزبایش لە فێرخوازە خۆشەویستەکانی خۆمان دەکەم ئیشاڵڵا بۆ پرۆگرامی داهاتوو بە پرسیاری جیاوازتریان دەدەینێ بۆ ئەوەی بتوانن زانیاریان زیاتر بێت و خۆیان زیاتر ئامادە بکەن بۆ ئەوەی بگەین بە فاینەڵی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ. هەستێکی ناخۆشمان هەیە لەبەرەوەی خۆمان دانابوو بۆ ئەوەی ئەم قۆناغەش بە سەرکەوتوانە ببڕین بەڵام سەرنجام کە ئەوەی ماوەتەوە گرنگ بەشداریکردنە و هەروەها ئەو ماوەی کە لە پرۆگرامەیە بەشداریمان کرد ئیستیفادەی زۆر باشمان کرد لەبەرەوەی کۆمەڵێک زانیاری و کتێبمان مڕازعە کردوتەوە ئەگەر لەو پرۆگرامە سەرکەوتونەوەین بە دنیای و بۆ ژیانی خۆمان ئیستیفادەمان کردو. هەستێکی ناخۆشمان هەیە بەڕاستی بەوەی کە لە بەرامبەر زانکۆی تیشێک لێرەوە دۆڕین لەبەرەوە ئێمە بە ئومێدێکی زۆرە هاتبووین و باشش خۆمان بۆی حاضر کردن بۆ ئەم قۆناغا و متابعی زۆر و خوێندنەوەی زۆر و کتێبی زۆرشمان لەسەر هەموو بابەتەکان خوێندبووە. بەڵام شاعیری کورد دەڵێ ناومێدی لە ژێرکەوتنە یاخود غروربوون لە سەرکەوتنە لە ناو دڵێکە پەروەردە دەبێ کەتیای نەبێ مانای ژیان و مردن. ئێمەش لەسەر ئەم پرەنسیپە و یاخود لەسەر ئەو قسەی و شاعیرە بۆچی بڵێ ئومێدێکمان جارش کە بۆ دروست دەبیتەوە کەوا لە داهاتوو هەوڵی زیاتر بدەین یاخود ساڵیشی تر 2 ساڵی تر بینەوە بەرنامەکە و باشتر بین ئینشاءڵڵا. وڵا کۆتا هەست بە تاکیت هەستێکی ناخۆشە هیچ ترم نییە دەربارەی هەست بەڵام ئەوەی ڕاستی بێتن ئیسیفادێکی زۆرمان لێ کرد بە کۆکردنەوەی معلومات و ئینشاڵڵا بۆ داهاتوو ئیسیفادەی دەبێت. هەستێکی ئاسایی هەیە بەڵام براوە باین هەستێکی خۆشترم دەبوو و خۆشەویستی زیاتر لەگەڵ هاوڕەکانم زیاتر دروست بوو و لە بەرنامەکەش کەسی زیاترم ناسی هاوڕێی باشترم ناسی و ئیسیفادەی زۆرمان لە بەرنامەکە کرد. ئێستا تا پیرۆزبایل لە قوتابیانی زانکۆی تیشک دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە هەمان شێوە هیوای سەرکەوتن بۆ قوتابیانی زانکۆی سۆرانیش دەخوازم ڕاستێکی بەسەرنجدان لەو ماندووبوونێک کە لەو ماوەی من لێم بینیون و ئەنجیکەوە ئاگاداریان بووم و ئەو حەزێکە نیشانیاندا بۆ بەرنامەکەەوە خۆ ماندووکردنیان بە نوعێک لە نوعەکان بۆ من چاوەڕوان نەکرا بۆ ئەنجامەکە بەڵام بەرحاڵی تر ئەمە پێشبڕکەی زانیاریە و لە ناو ملیۆنە هاوە ملیارەها زانیاریدا ئاساییە مرۆڤ لەوانەیە تووشی ئەو حاڵەتانە هەبێ و بە شێوەیەکی گشتی وای سەرکەوتن بۆ ئەوان و بۆی وەش دەخوازم.